لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە ساڵی 1991 قۆناغی دووەمی ئۆپراسیۆنی دابینکردنی ئارامی لە هەرێمی کوردستان و باکووری عێراقدا دەستی پێکرد. پاش ئەوەی ڕژێمی سەدام هەڵمەتێکی بەرفراوانی بۆ سەرکوورکردنی ڕاپەڕینی کورد دەست پێ کرد، قۆناغی یەکەمی ئۆپراسیۆنەکە لە مانگی 4 ساڵی 1991دا دەستی پێکرد بۆ گەیاندنی یارمەتی مرۆیی بۆ کورد. ئەم ئۆپراسیۆنە بە سەرکردایەتی ئەمریکا جێبەجێ کرا و ناوچەی دژەفڕینی دروست کرد و ڕێگری کرد لە دووبارەبوونەوەی هێرشەکانی ڕژێمی سەدام بۆ سەر کورد. ئامانجی قۆناغی دووەم بریتی بوو لە پاراستنی کورد و ناوچەیەکی پارێزراوی بۆ کورد دروست کرد و بۆ هۆی بنیادنانی قەوارەیەکی سیاسی بۆ کوردی عێراق. دوای ئەوەی هێزەکانی ڕژێمی سەدام لە زۆربەی ناوچەکانی کوردستان لە مانگی دەی ساڵی 1991 کشانەوە، پارتە کوردیەکان دەسەڵاتی ناوچەکەیان گردە دەست و بەردی بناغەی هەرێمی کوردستانیان دانا. پاش نزیکەی ساڵێک هەڵبژاردن ئەنجام درا و حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنرا. قۆناغی دووەمی ئۆپراسیۆنی دابینکردنی ئارامی لە کۆتایی ساڵی 1996 کۆتایی هاتوو، ئۆپراسیۆنی چاودێری باکوور شوێنی گرتەوە. ئەم ئۆپراسیۆنە هەتا کاتی دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا بۆ ڕووخاندنی ڕژێمی سەدام لە ساڵی 2003 بەردەوام بوو. بۆ کورد، ئۆپراسیۆنەکانی دابینکردنی ئارامی و چاودێری باکوور لە گرنگترین وێزگەکانی مێژووی کوردن. لە ئەمریکاش لە ساڵی 2021دا کۆنگرێز بڕیارنامەیەکی پەسەند کرد بۆ یادکردنەوە و ستایشی ئۆپراسیۆنی دابینکردنی ئارامی و دووپاتکردنەوەی شەراکەتی ئەمریکا و هەرێمی کوردستان.